دوایین پرۆسەی دەنگدان ڕۆژی دووەمی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی بەڕێوەچوو. دوای جیاکردنەوەی ناوی پاڵێوراوان بۆ پۆستی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ، ناوی کۆمەڵی ئیسلامیش گۆڕدرا بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. لە کۆی 71 پاڵێوراو بۆ پۆستی سەرکردایەتی کۆمەڵ 22 کەس بە هەڵبژاردن و دەنگی ئەندامانی کۆنگرە بوون بە ئەندامی نوێی ئەنجومەنی سەرکردایەتی. تەسەلسولەکە بۆ بەڕێستان ئەخوێنمەوە بە پێی ئەو دەنگەی کە هەر کاندیدێک بەدەستی هێناوە. یەکەم عەبدوستار مەجید قادر 619 دەنگی بەدەست هێناوە. دلێر ئەحمەد محەممەد 585 دەنگ. ئەحمەد ڕەشید ئەحمەد 566 دەنگ. ڕێبوار حەمد خضر 565 دەنگ. محەممەد حەکیم جەبار 535 دەنگ. یاسین حەسەن محەممەد 523 دەنگ. فەخرەدین قادر عارف 520 دەنگ. فاروق علی ئەحمەد 512 دەنگ. عەبدوستار تەمەر ئیسماعیل 471 دەنگ. قمریە محەممەد نەجیب 386 دەنگ. ئەنوەر فەرج سەعدون 383 دەنگ. شوان حسێن محەممەد 381 دەنگ. محەممەد صالح قادر 345 دەنگ. کامەران جەمال حەسەن 342 دەنگ. محەممەد ئەحمەد ئیسماعیل 328 دەنگ. تو کوردستان حەمە ڕەشید ڕەحیم 311 دەنگ. ئومێد مستەفا عەبدوڵڵا 307 دەنگ. بێستون حەمە صالح دەروێش 281 دەنگ. عەبدوڵڵا ڕەشید مەحموود 275 دەنگ. وقەدەم خێر عەبدوڵڵا مەحموود 255 دەنگ. کامەران فەتاح عەبدوڕەحمان 251 دەنگ. 22 ئەم خاتونە بەهۆی کۆتای دەنگەکانەوە توانیوێتی ببێتە ئەندامی سەرکردایەتی. ئەگینا لە پیاوانە خەڵکێک هەبووە لەم بەڕێزە دەنگیان زۆرتر بوو. ئەم خاتونە شانسی ئەوەی هەبووە بێتە ئەندامی سەرکردایەتی. ئاڤان ئەحمەد ئیسماعیل 228 دەنگ. هەر لە بەیانیەوە بابەتی گۆڕینی ناوی کۆمەڵی ئیسلامی قسە و گفتوگۆی وردی لە ناو ئەندامانی کۆنگرە لەبارەوە کراو بۆ چوون و پێشنیارە جیاوازەکان لە کەش و هەوایەکی تەواو دیموکراسیدا. ئەندامانی کۆنگرە بۆ چوونەکانیان تێدا خستە ڕوو. 3 پێشنیار هەبوو بۆ گۆڕینی ناوی کۆمەڵ. دوای ئەوەی پێشنیارەکان خرانە دەنگدانەوە بە کۆی دەنگی 523 ئەندام لەگەڵ گۆڕینی ناوی حیزبەکەدا بوون. تەنیا 123 ئەندام بە نەخێر دەنگیاندا لەو بارەیەوە. لەگەڵ ئەوەدا بوون ناوەکە وەکو خۆی بمێنێتەوە. دواتریش لە نێو بژاردەکاندا ناوی کۆمەڵی دادگەری کوردستان زۆرترین دەنگی ئەندامانی بەدەستێنا کە 404 دەنگ بوو. لە دوای یەکلایبوونەوەی ناوی کۆمەڵی ئیسلامی قسە لەسەر پەیڕەوی ناوخۆی حیزب کرا. پلانی دانانەوەی ئۆرگانەکان و مەکتەبەکان و مەڵبەندەکان قسەی لەبارەوە کراو بۆ چوونی ئەندامانی کۆنگرە وەرگیرا. ئەوەی ماوەتەوە هەڵبژاردننی ئەنجومەنی سیاسی کۆمەڵە کە دواتر لە کۆبنەوەیەکی ئەنجومەنی سەرکردایەتیدا دوا بەدوای کۆتایی هاتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەندامەکان هەڵدەبژێردرێن کە بریتین لە 9 ئەندام. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. دڵنیابن لێمان ئێوە تاکو کۆمەڵ لە لوتکەی بەرزی وەستا بێ، تاکو کۆمەڵ لە لوتکەی بەرزی وەستا بێ.